کەرتی گەشت و گوزار تاکە کەرتە کە ڕاستەوخۆ داهاتەکەی دەچێتە ناو خەڵکەوە. ئەوەی مەبەستی منە لەم بەرنامەیەدا بە دوواداچوونی بۆ بکەم کەرتی گەشت و گوزارە. دەپرسم کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستاندا لە چه ئاستێکدایە؟ ئایا تا ئێستا لە هەرێمی کوردستان کار لەسەر هێنانی گەشتیار دەکرێت یاخود وەبەرهێنان لە کەرتی گەشتیاریدا دەکرێت؟ چی کراوە بۆ کەرتی گەشتیاری؟ لا بژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. پێداویستیە گرنگەکانی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان، بەهێزکردنی ڕاگەیاندن و بە بازاڕکردنی کەرتی گەشتیاری، باشترکردنی کوالێتی خزمەتگوزاری، پەرەپێدانی توانامرۆییەکان، ناسانی تەواوی شوێنەوارە گەشتیاریەکان، ڕێخستنەوەی یاسای مۆڵکداری، پاڵپشتی کەرتی تایبەت و پەرەپێدانی کەرتی گەشتیاری، هێنانی گەشتیاری بیانی بۆ هەرێمی کوردستان. سیمای جوانی شارەکانی هەرێمی کوردستانە لە شەواندا. ئەم هەرێمە سەقامگیرەی ڕۆژهەڵاتی ناوڕاست ئێستا بۆتە پێگەیەکی گرنگ بۆ وڵاتانی ناوچەکە لە زۆربەی ڕووەکانەوە. لە سەرەتای کابینەی نۆیەم جەختی لەسەر کرایەوە گرنگی و پاڵپشتی زیاتری کەرتی گەشت و گوزار بوو لە هەرێمی کوردستان. هەر بۆیە چەندین پرۆژەی گەشتیاری گرنگ چوونە بواری جێبەجێکردنەوە. بەدەم قاو خواردنێکی گەرم لە کەش و هەوایەکی ساردا کەسێکی شارەزای بواری گەشتیاری بە ئەزمون دەدوێنم بزانم بژاردە باشەکان بۆ بەرەو پێشچوونی کەرتی گەشتیاری چییە لە هەرێمی کوردستان. بە هەر لەوە دەست پێ بکەم سەبارەت بە گەشتیارانی ناوخۆی لە هەرێمی کوردستانە، هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی بۆچی گەشتەکەن بۆ دەرەوەی وڵات؟ یعنی بۆچی ئەم گلەیە کرێن ئەڵێن بە گەشتیارانی ناوخۆی زیادکەین هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ ئەمڕۆ خەڵکی کوردستان لەبەرەوەی بژێوی لە دوای ساڵی 2005 باشتر بۆ دەبینی بە شێوەیەکی زۆر دەشتە دەرەوە. ئەم بە شوای کردووە تەوان ئەکیت باشە و خراپەیە یەک لە خراپەکانی ئەوەیە پارێکی زۆر دەشتە دەرەوە، بەڵامیدی خەڵکێکەیە کە بە سەقافەیەکی گەشتیاری تازە دێتەوە کوردستان. بۆیە دەبینی لەنەوە هەندێک ئەکادیمیەکان پیشەیەکان پرسیار لەسەر ئاستی گەشتیاری لە کوردستان زیاد بووە، چکە خەڵک لە خۆشەویستی خۆی داوای ئەوە دەکات کە ستانداردمان بەرزکەینەوە. ئەگەر بێت و ئێمە لەم ستانداردی گەشتیاری لە کوردستان زیادکەین ئەو کاتە خەڵکیش ڕەن بێوەندە نەشتە دەرەوە. تۆ کاتێکە لە ژینگەکەی خۆت لە ژینگەی ماڵەکەت شارەکەت هەرێمەکە ئەو شتانە نەدۆزیەوە کە ئارامت دەکا ڕاکت دەچێت دەرەوە. ئەگەر سەیرێکی ژماری دانیشتوانی هەرێمی کوردستان کەی ژمارەکەی دەگاتە 6 ملیۆن کەس بە پێی کۆمەڵی داتابێت دەستەی گەشت و گوزار بێت ساڵانە ئەم ساڵ بنمونەیەنینەوە نزیکەی 3 ملیۆن گەشتیار هاتۆتە هەرێمی کوردستان کە زۆربەیان خوار و ناوڕاستی عێراقن. ئێمە ژمارەیەکی زۆرە، بۆچی تا ئێستا بەم ژمارە زۆرە کەرتی گەشتیاری نەبوژاوەتەوە؟ ژمارە بۆ ئێستا هەرێمی کوردستان گرنگ نییە، داهات مهمە. تورکیا لە ژمارەی گەشتیاری لە ئەوروپا دایمەن لە ژماری 4 و 5ەمە، بەڵام لە داهات لە 10 و 12 و 15 نایدۆزیەوە. جابایمەی کوردستان ئاگامان لە خۆمان بێ باسی ژمارە نەکەین، باسی داهاتکەین، داهاتیش ژێرخانی دەوێت. بۆیە ئەو خەڵکەی کە دێ بۆ کوردستان ئەو خەڵکە نییە کە حکومەتی هەرێم و خەڵکی کوردستان چاوەڕێی بکات خەڵکێکی بەهێز بێ اقتصادیان، ینی پاسێک 15 پاس 20 پازیێت ڕان بێ باید 4 نەفری ئەوروپی نەبێ وەکو داهات بهێنن بۆ کوردستان. ئێوە کەسانی شارەزان ئەزمونتان هەیە لە هەرێمی کوردستان، ئەگەر ئەم پرسیارە لەوانەیە لە زۆربەی میوانەکانیشم هەمان پرسیار بکەمەوە، هێنانی گەشتیاری یاوە بەرهێنان لە کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستانە؟ ئێمە بۆی گەشتیاری باش بێنین دەبێت بەرهەمی گەشتیاری باشمان هەبێ. مەسەلەن شوێنی گەشتیاری دەبێت لە ئاستێکی معاسر بێ، سەردەمیانە بێ. مەسەلەن لە تەواوی کوردستانە بگەڕێ ئێمە لە ئاستێکی نێونەتەوەیە وەکو نمونە باسی دەکەم، ینی منتەجەعێکی گەورەمان نییە کە گەشتیار بێ هەفتەیەک یا بمێنێتەوە پێویست نەکەپستی دەرەوە. ئەمەش دەبێت تۆ هانی سەرمایەدارە ناوخۆیەکان بدەیت دەرەجەیەک، پاشان بە هەماهەنگی لەگەڵ سەرمایەداری دەرەوە کە ئاسانکاریان بۆ بکرێ.
ینی ئەمانشتی زۆر باشن ئێمە پێویستیمان بەڵام دیستان دەڵێم ئەتو ناتوانانی منتەجعێکی گەورە دروست بکەی بەڵام جادەکەت قڕوخۆڵ بێ ینی دەبێ هەموو جەمسەرەکانی حکومەت و کەرتی تایبەت و خەڵک خاوەن پارە بەهێزەکان دەبێ ئەمانە هەموو بەشداری تیا بکەن. دوایین پرۆژەکانی گەشتیاری وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بۆ پەرەپێدانی کەرتی گەشتیاری لە سنووری پارێزگای سلەیمانی 16 پرۆژەی بچووک و مامناوەند لەسەر داهاتی 115 گەشتیاری تێچووی پرۆژەکان 416 ملیۆن دینارە. لە زۆربەی وڵاتان کەرتی تایبەت ڕۆڵێکی گەورە دەبینێت لە بەرەو پێشچوون و هێنانی زیاتری گەشتیار بۆ وڵاتان. مەبەستمە بزانم ڕۆڵی کۆمپانیەکانی گەشتیاری چییە لە هەرێمی کوردستان ئەوان دوای باشبوونی دۆخی کۆڤید-19 ئێستا چۆن کار لەسەر هێنانی گەشتیار دەکەن بە تایبەتی گەشتیاری بیانی. سەبارەت بە کۆمپانیەکانی گەشتیاری لە هەرێمی کوردستان دایما گلەی و گازندەیەوە کرێوەی هەوڵە درێت گەشتیار بەرنەدەرەوە ئەوەنە هەوڵ نادرێت گەشتیار بێتە ناوە چۆن کار لەسەرەوەکەن کەیتر گەشتیاری بیانیش بێتە هەرێمی کوردستانەوە. ئێمە وەکو کۆمپانیای گەشتیاری هەوڵی تەواوەتی ئەوەمان ناوە چەند گەشتیار سەردانی دەرەوە ئەکات و گەشت بۆ دەرەوە ئەکات هەوڵی ئەوەش بین گەشتیاری بیانی بە تایبەتتر بێنینە ناوخۆی کوردستان و دەوروبەری بۆ ئەمەش کۆمپانیا گەشتارەکان هەوڵی تەواوەتی خۆیان ئێن بەڵام بە پشت بەستن بەو سەرچاوانەی کەوا لە گەشتیار بکات خۆی بێتە ناو خۆی وڵاتەکەمان و خۆی گەشت بکە بۆ شارەکەمان. باشە چی پێویستە چۆن وا بکەین کە گەشتیارانی بیانی بێنە هەرێمی کوردستانەوە ئێمە ناوچێکی گەشتیاری زۆر باشمان هەیە شوێنی زۆر سەرنجڕاکێشمان هەیە کار لەسەر چی بکەین ئێمە باشە؟ خاڵی سەرەکی بۆ گەشتکردن بۆ وڵاتێک لە ڕووی سۆشیال میدیاوانە پێشوەختە گەڕانێک ئەەکەی بۆ ئەو شارەی کە سەفەری بۆ ئەەکەی دیان بۆ ئەو وڵاتی کە ئەتەوێت بیبینیت بۆ ئەمەش پێویستە بە سۆشیال میدیایەکی بەقوت هەیە و لە سۆشیال میدیاکەیە هەموو ئەو شوێنانەی کە تۆ هەتا لە ڕووی گەشتیاریەوانێ وا بکەی کە گەشتیار بیبینێت و پێشوەختە ئاشنایی هەبێت لەگەڵیا تاوەکو وا لە گەشتیار بکەیت حەزێکی بۆ دروست ببێت کە بێتە ناو سەردانی ئەو شوێنە بکات بۆ مەبەستەش بێگومان ئەبێت تۆ لە ڕێی سۆشیال میدیاوانێ کار لەسەر ئەوە بکەیت کە ناوچەکانی کوردستان و ئەو شوێنانی کە گەشتیارین لە هەرێمی کوردستانە بیناسێنی پێیان. سەبارەت بە پێشوازیکردن لە گەشتیار ئەمە چەنە گرنگە مەسەڵەن گەشتیار بێت لە فڕۆکەخانەکانەوە لە خاڵە سنووریەکانەوە لە دەواازە نێودەوڵەتیەکانەوە پێشوازێکی باشی لێ بکرێ ئەمە کاریگەری هەیە لە سەرهێنانی گەشتیار بۆ ناوخۆی هەرێمی کوردستان؟ بێگومان ئێمە وەکو کۆمپانیایەکی گەشتیاری سەردانی لایەنی بەرپرسمان کردووە تاوەکو ئاسانکاری بکرێت بۆ هاتنە ناوەوەی گەشتیار لە ڕووی خاڵە سنووریەکانەوە بێت یاخود لە ڕێگەی فڕۆکەخانەوە بێت چونکە تۆ کە گەشتیاریەتە هەج وڵاتێکەوانێ یەکەم جار چاوی بۆ داخڵبوونە ئەکرێتەوە بۆ فڕۆکەخانەیە ئەکرێتەوە بۆ پرزگەیە ئەکرێتەوە کە داخڵی ئەبێت تو ئەگەر لە ئەساسەوانێ یان لە سەرەتاوانێ خزمەت گوزاریەکی جوانی پێشکەش نەکەیت ئەمە ناومێدبوونێک لە لای گەشتیار دروست ئەکات کە جارێکی تر سەردانە نەکاتەوانێ هاوڵاتیە ئەگەر لە پارێزگایەکەوە بێ بۆ پارێزگایەکی تر لە ناوخۆی هەرێمی کوردستان بۆ من لە پارێزگای سلەیمانی بچەوە بۆ پارێزگای دهۆ ئێوە ئامادەن ئوتێلی بۆ حیجزکان لە ڕێی ڕێبەری گەشتیاریەوە بیبەن ناوچە گەشتیارەکانی ئەو شاری پێ بناسێنن؟ بێگومان خۆشببختانە لە چەند ساڵی ڕابردوو و تاوەکو ئێستا کاری تەواوەتی ئەکرێت لەسەر گەشتە ناوخۆیەکان چ لە ڕووی گەشتکردن بێ بۆ ناوچە شاخاوەکان چ لە ڕووی گەشتکردن بێ بۆ شارەکانی ناوخۆی کوردستان بێگومان کاری سەرەکی کۆمپانیا گەشتاریەکان ئامادەکردنی هەموو ئەو پاکێجەیە کە گەشتارێک پێویستی پێەتی کە کاتێک سەردانی ناوچەیەک یاخود شارێکی تر ئەکات خۆشببختانە ئەو داواکاریش لەلایەن هاوڵاتیانەوە ڕووی لە زیادبوونە لە ڕێی ئەوەی کە ناساندنی ناوچە گەشتیارەکانی کوردستان ئاسانتر کراوە لە ڕێی سۆشیال میدیاوە کە ئەمە ژوا لە گەشتیار ئەکات داواکاری هەبێت لەسەر ئەوەی کە گەشت بکات بۆ ئەو ناوچەیە. لە هەولێری پایتەخت لەگەڵ کەسی یەکەمی دەستەی گەشت و گوزار گفتوگۆ دەکەم مەبەستمە بزانم بۆ ساڵی ئایندە هەنگاوەکانی کەرتی گەشتیاری بەکوێ دەگات کەی ئەم کەرتە
بە تەواوەتی دەچێتە سەرسکەی خۆی. گرنگترین ئەو پرۆژانە چین کە لە ساڵی داهاتوودا دەستەکە کاری لەسەر دەکات. لە هەرێمی کوردستان کار لەسەر هێنانی گەشتیار دەکرێت یاخود کار لەسەر وەبەرهێنانی گەشتیاریەکرێت لە هەرێمی کوردستان. ئەبێ من زۆر ڕاشکاو بم چکە کوردستانم خۆشەوێ وڵاتەکەم خۆشەوێ و حکوومەتەکەی خۆمە کەواتە دەبێ بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکانم بڵێم پێویستە کات دەست لە ناو دەست هاوکارمان بن گەشت و گوزار بە یەکەوە پێشەخرێ بەرپرسیارەتێکی هەمەلایەنەیە ناتوانین تەنها باز لە هاتنی گەشتیاری ناوەڕاست و باشووری عێراق بکەین. ئێمە ئامانجمان هێنانی گەشتیاری بیانیە هێنانی کۆمەڵێک با بڵێن پرۆژە و سەرمایه‌داری جیاوازە و بەرهێنەرانی تربێنینە کوردستانەوە. ئەوە ئێستا هەمانە کۆمەڵە پرۆژەی بچووکن. پێویستمان بە کۆمەلگەی گەشتیاری بەهێز هەیە وەکو شارەکانی ئەنتالیا و شارەکانی تری وڵاتی لوبنان وڵاتانی ئەوروپا کە کاتێک سەردانەکەن شوێنەعینەکانیان بۆتە شوێنی گەشتیاری شوێنەوارەکانیان بۆتە شوێنی وێنەگرتنی گەشتیاریان و سەردانکردنی شوێنەکانی تری گەشت و گوزاری لە هەرێمی کوردستانە پێویستی بە خزمەتگوزاریە پێویستی بە گەیاندنی خزمەتگوزاریەکانە بۆیە دەمانەوێت هەم گروپاتی گەشتیاری بە بەرنامەوە بێن تەنها سەردانیان بۆ بازار و شوێنە خۆشەکان نەبێ بەڵکو بە نمونە ئێمە مۆنەمنتی ئەنفالمان هەیە مۆنەمنتی هەڵەبجەمان هەیە ئەنفالی بارزانەکانمان هەیە هەر یەکێک لەمانە دەتوانین وەکو سمبولی نیشتیمانی نەتەوایی لە ڕووی گەشتیاری ڕەشەوە لە ڕووی گەشتیاریەوە سوودی لێ ببینین گەشتیاریان سەردانی ئەمنە سوورەکە بکەن سەردانی شوێنەکان بکەن ئەمە بە بەرنامە ئەکرێت کە ئەکرێت لە ڕێگای کۆمپانیاکانەوە لە ڕێگای بەرنمەیەکی داڕێژراوی ئێمەوە کە ئامادەمان کردو ئێستا بۆ ساڵی تازە کە ئەمە تەعمین بکەین و کار ئاسانی و خزمەت گوزاریش لە شوێنەکانی تر هەستی ینی هەستی گەشتیار وا لێ بکەین کە هەست بە ئارامیەکە هەست بە ئاسایشەکەوە هەست بە ڕێز لێگیراوەکە لە کوردستانە. سەبارەت بە دەستەی گەشت و گوزار ڕێخستنەوەی هەیکەلێتی دەستەی گەشت و گوزار کەی تەواوە بێ چۆنەڵی کەی ئەیخەنە بواری جێبەجێکردنەوە کۆمەڵە پرۆپۆزەڵی باشتان هەیە نەخشەی گەشتیاریمان هەیە لە هەرێمی کوردستان ئەم ڕێکەبانی سەر کاغزکی ئەچێتە ئەمری واقعەوە. بەسپاسەوە تیمێکی پسپۆر لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار هاوکارمان بوون لە ئامادەکردنی هەیکەلێتی کارگەڕی دەستەی گەشت و گوزار و لە هەمان کاتیشدا ڕژنووسێکی پرۆژە یاسامان هەیە کە لە پەرلەمانی کوردستانە بەسپاسەوە لیژنەی شارەوانی و گەشت و گوزار و پەیوەندەکان چەند کۆبوونەوەیەکمان کردەوە بڕیارە خوێندنەوەی دووەم بۆ یاساکەشمان بکرێ هەموو هەوڵەکانمان بۆ ئەوەی لە 2022 دەستەی گەشت و گوزار خاوەنی هەیکەلێتێکی ئیداری بەهێز بێ خاوەنی یاسا بێ و خاوەنی تایبەتمەندێتێکی شەبێ کە دەستکراوەتر بێ بۆی بتوانین ڕۆتین کەمکەینەوە و دەستگەیشتن بە کارەکانمان و ئاسانکاری بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی ئەو پرۆژەی خزمەتگوزاری کە یەک پەنجەرەیی کابینەی نوێم زۆر جەختی لێ کاتەوە هیوادارم لەو یەک پەنجەرەیەوە زۆرترین کارەکان و ڕێکارەکان بۆ هاوڵاتی ئاسانکاری بۆ بکرێ. دیدگای کابینەی نوێم چۆنە حکوومەت هەرێمی کوردستان چۆنە ئەو دەڵێت کار لەسەر هەموو سێکتەرەکانەکەم یەکێک لە سێکتەرە گرنگەکانیش گەشت و گوزارە حکوومەت هەرێمی کوردستان چۆن کار لەسەر ئەمە دەکات. ئەوەی جێگەی دڵخۆشیە و جێگای دەستخۆشیە ئەوەیە کە لە کابینەکەیە سێکتەری گەشت و گوزار و کشت و کاڵ و پیشەسازی بوونەتە سێکتەری ئەساسی بەس من لێرەوە داوا لە جەنابی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستانەکەم دەبێ کرداریانە ئەم بەرنامەیە بچێتە بواری جێبەجێکردنەوە پەلە بکرێت لە دەرکردنی یاساکان پەلە بکرێت لە کەمکردنەوەی ڕۆتین و دەبێ کار ئاسانی بۆەوە بەرهێنانی گەشتیاری بکرێ و ئەو بەرنامانەی ئێمە دامان ناون تکایان لە یەکەین کە بە وردی لەگەڵمانە دابنیشن کۆبوونەوەی تایبەتمان لەگەڵا بکەن تا بتوانین هەموو ئەمانە بخینە بواری جێبەجێکردنەوە سەرنجام هەموو ئەو بەرنامانەی لە کابینەی نوێمە ئاماژەی پێدراوە و دەستنیشان کراوە ئێمە بەرپرسیارەتێکی هەڵەگرین کە من بەڵێن ئێوەیان پێدەم ئەگەر هاوکارمان بن دەتوانین گەشت و گوزار لە 2022 ببینە قۆناغێکی زۆر گەشە سندوترەوە هەر ئەوەشە بۆ ئێمە کۆنفرانسێکمان ئامادە کردووە کە بڕیار بوو لە هەفتەی ڕابردوو بکرێ بەداخەوە بەهۆی ئەو کارە ساتەوە نەمانتوانی بەس لە دوای سەری ساڵی تازە ئەو کۆنفرانسە گفتوگۆیەکی هەمەلایەنەی دامەزراوەیە بێ لەسەر ئاسی کوردستان و ڕاستپاردەکانی بۆ جەنابی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەتە بێ بۆ وەزارەتە پەیوەندیدارەکانە بێ ئومێد دەکەین هەمومان بەیەکە و 2022 باشتر بکەین جوانتر بکەین و گەنجان دڵخۆشتر بکەین. پرۆژەکانی کەرتی گەشتیاری کە ڕەوانەی دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان کراوە لە ساڵی 2020 43 پرۆژە دوورمەوداکان واتە لە ساڵی 2021
تا ساڵی 2029 272 پرۆژەی گرنگی گەشتیاری پێشکەش کراوە. تەنها لە ساڵی 2019 سەرمایی وەبەرهێنانی گەشتیاری 1 ملیار دۆلار بووە. کۆی گشتی سەرمایی وەبەرهێنانی گەشتیاری لە هەرێمی کوردستان 8 ملیار دۆلارە. لایەنێکی دیکەی گرنگی کەرتی گەشتیاری میوانخانە و مۆتێل و گوندە گەشتیاریەکانە. ئێستا لە هەرێمی کوردستان چەندین هوتێلی 5 ئەستێرەی بوونی هەیە. دەتوانرێت لە ئاستێکی باشدا پێشوازی لە میوان و گەشتیارەکان بکات. ئێوە هەمان ئەو خزمەتگوزاریەی هوتێلێکی 5 ئەستێرە پێشەشەکەن کە لە وڵاتانی دراوسێ و ناوچەکە هەیە؟ بێگومان چەند ستاردەرێکی ئەو چینە هەیە لەسەری ئەڕۆین ناتوانین لێی لابین. بە هەمان شێوەی ئەوان ئێمە ئەم خزمەتگوزاریانە تەقدیمەکەین و لە هەمان کاتە ئێمە میوانەکانمان بریتیە لە میوانی ناوخۆ و میوانی نێودەوڵەتیش. لە ئەتوانم بڵێم لە هەموو وڵاتانی جیهانەوە بە پێی ئیشی ئەو کەسانی کە سەردانی کوردستانەکەن ئێمە خەڵک سەردانمانەکە و لە کەسی زۆر پایابەرزەوە ینی لە سەرۆکی وڵاتەوە بۆ نمونە تا MBC و تا سەفارات و ئەوانە هەمووی سەردانی ئێمەیان کردووە و ئەمانە خۆیان فلتەرێکی باشن کاتێک کە ئێمە بەرنمەیەکمان هەیە ئێمە ڕابۆچوونی ئەو کەسانە وەرینین کە دێنە لامان و لامان ئەمێننەوە بەپی ڕابۆچوونی ئەوان هەر کەم و کوڕیەک هەبێ لە خزمەت گوزارەکانمانە بە شێوەیەکی کتوپڕ و پێشەوەیەکی خێرا چارەسەری ئەکەین. کاک یوە سەبارەت بەوەی کە لە زۆربەی وڵاتان وتێلەکان پشت بە کەرتی گەشتیاری دەبەستن، ینی هەتا گەشتیار باش بێ مەسەن بۆ وتێلەکان باشترە. لە هەرێمی کوردستانە چۆنا دەتوانین بڵین دۆخی وتێلەکان لە چه ئاستێگایە سەبارەت بە کەرتی گەشتیاری؟ ڕاستێکی لە کوردستانە جیاوازە. بۆ نمونە شاری دوهۆک لەگەڵ هەولێرە لەگەڵ سلێمانیە جیاوازە. هەولێر لەبەری کە پایتەختە و زۆربەی ئۆفیسی حکومت لەوێ و زۆربەی کنسوڵاتی وڵاتان لەوەیە و کۆمپانیای گەورەشی زۆرتیایە لەوێ ئاستی بزنس تۆزێ بەرزترە. سلێمانی وەکو هەولێر نییە، ئاستی بزنستیایە کەمترە. ڕاستێکی بۆ بەرزکردنەوەی ئەم ئاستە یعنی حکومت ئەگەر پرۆژەی گەورەی هەبێ پرۆژەی گەورە ئوتێلات زۆر ئیسفادی لێکە چونکە پرۆژەی گەورە ئەیدی عاملە ئەهێنێ ئەیدی عاملەی ئەجنەبی ئێنێ ئەم بیانیانە ئوتێلیانەوێ جێمانەوەیانەوێ کۆنفرانسیان هەیە با بڵین کۆبنەوەی خواردنیان هەیە ئەمانە هەمووی ئیسفادە لە وتێلەکانەکەن وتێلیش ئیسفادە لەوانەکە. لە هەرێمی کوردستان دەبینین چەند هوتێلێکی 5 ئەستێرەیمان هەیە، بەڵام شتێک لە لای خەڵک باسی گەشتیاری ناوخۆیش پێن دەڵێن نرخی وتێلە 5 ئەستێرەکان ئەوەندە گرانە، سعرەکانی ئەوەندە گرانە خەڵک ناتوانێت بچێتە ئەوێ، ناتوانێت بچێت بۆ گەشتێ، تەنانەت ئەگەر گەشتیاری ناوخۆیش بێ. ئێوە نرخەکانتان زۆر گرانە؟ باشە، ئەگەر ئێمە سەری ئەم وتێلە ئێمە بکەین، ئەم وتێلە ئەگەر لە یەکێ لە شارەکانی خلیج وایە نرخی ژوورەکەی 4 ئەوەنی ئەو نرخە بووکە ئێستا ئێمە ئەمانە لێرە بەعکسەوە وەکو نرخ شتێکی بەنگلیزی پێڵێن ریزنەبڵ زۆر ریزنەبڵە ینی بەنسبەت نرخی ژوورەوە. بەڵام من شتێکی تر حەزەکەم لای جەنابە باس بکەم. ئێمە ڕاستە ئوتێلین ژوورمان هەیە، بەڵام لەگەڵ ئەوەیە فاسیلیتی ترمان هەیە، ینی خزمەتگوزاری ترمان هەیە کە بۆ خەڵکی ناو شارە، ینی زیاتر خەڵکی ناو شار وەکو خزمەتگوزاری خواردن و خواردنەوە، وەکو خزمەتگوزاری مەلەوانە و هۆڵی وەرزشی، وەکو خزمەتگوزاری شێلان و ساڵۆن و کۆبوونەوە و ئەمانە هەموو خزمەتگوزارین کە خەڵکی شاریش کۆمپانیەکانی ناو شاریش ئەم خزمەتگوزارانی ئێمە بەکارێن. یعنی لە تۆ لە دەریشەوە لە هەر مەطعمێکی با بڵین گشتیش نانی بخۆی تۆ 10,000 15,000 ئەکەوی تا 20,000 ئەکەوی. ئێرەش تقریبن شتێکی ئەو توی فەرق نییە لەگەڵ سەریانەیەکە لە دەرەوە هەیە. ژمارەی هوتێل و مۆتێلەکان لە هەرێمی کوردستان 230 شوێنی گەشتیاری، 625 هوتێل، 300 مۆتێل، 90 گوندی گەشتیاری، 1802 ڕێستۆرانت. ناحیەی عەنکاوە ئارامترین پەناگا بۆ کریستیانەکانی هەرێمی کوردستان و عێراق، تەنانەت وڵاتانی ناوچەکە. لێرە
چەندین کەنیسەی کریسیانەکان بوونی هەیە کە مێژوەکەی بۆ 100 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە یەکێک لە هۆیە گرنگەکان بۆ ڕاکێشانی گەشتیار بۆ هەر وڵاتێک بوونی ناوچەی مێژووی و شوێنە ئاینیەکانە. بزانم گەشتیارانی ئاینی بە تایبەتی بۆ ناحەی عنکاوە چۆنە سەردانیان؟ ئایا بە هۆکارە ئاینیەکەی سەردانی ئەم ناحەیە دەکەن؟ تایبەت بە ناحەی عنکاوە لە ڕووی گەشتیاریەوە چۆنە بە تایبەتی بۆ کریسیانەکان کە بە ناوچەیەکی زۆر ئارامدانێ نەک لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراق بە شێوەیەکی گشتی هەروەک ئاشکرایە کەەوە عنکاوە یەک لە شارە هەرە جوانەکانی کوردستانە جگەلەوەی کەەوە لە هەندێک اعتیباراتی مەبدەئی کە شاری پێکەوە ژیان و تەبایە و یەکدی قبولکردنە و شاری پێک هاتەیەکی ڕەسەنی کوردستانە وازحەکەەوە عنکاوە بنکەیەکی گشتیاری بەرچاوە هەر لە مچینە پێش هەولێر پێش لەوەی ئەو گەشە گەشتیاریە لە هەولێردا هەبێت عنکاوە و بەوە ناسراو بوو کەەوە چەندەها شوێنی گەشتیاری و بنکەی گەشتیاری تایدایە. ئەگەر تایبەت بە کریسیانەکان ئەم پرسیارەت لێ بکەم بۆ پارێزگاکانی خوارە و ناوڕاستی عێراق ئایا ئەوان دێنە هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لە هەولێری پایتەخت و لە ناحەی عنکاوە؟ بێگومان بەرچاوەکەوە لە پاش ساڵی 2003ەوە ژمارەیەکی زۆر لە کریسیانەکانی ناوەڕاست و جنوبی عێراق لەبەر چەندەها هۆکاری ئەمنی و سیاسی و تەنانەت تائفیش ڕویان کردێتەوە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان معروفە لانگێکی ئارامە بۆ گشت پێک هاتەکان. حکومەتی هەرێمی کوردستان قیادەی سیاسی هەرێمی کوردستان دایمەن جەخت لەسەر ئەوەی دەکەنەوەکەوە گشت پێک هاتەکان لێرە پارێزراون گشت پێک هاتەکان هاوڵاتیانیان هاوڵاتی پلەیەکن بەبێ جیاوازی بۆیە ینی لەلایەک جێگای خۆشحاڵیەوە لەلایەک جێگای داخەکەەوە ئەو ناوچانە لە دانیشتوانە ڕەسەنەکانیان خەریکەوە بەتاڵ بن بەڵام بۆ ئێمە ڕۆژ بە ڕۆژ وا کریسیانەکانی عنکاوە زیاد دەبنەوە تەنانەت ئێستا کریسیانەکانی سووریا و لوبناان و ئێران ڕوو دەکەنەوە لۆ عنکاوی حقت هەموو ئەو هاوڵاتیانە متمانەیان هەیە بە حکوومەتی هەرێمی کوردستان متمانەیان هەیە بە بەرقەراربوونی بارودۆخی ئەمنی و سیاسی و ئیداری لە هەرێمی کوردستان. سەبارەت بە گەشتیاری ئاینی لە هەرێمی کوردستان سەدان شوێنی ئاینیمان هەیە بەڵام من ئەم پرسیارە لە بەڕێستانەکەم تایبەت بە ناحێ عنکاوە چۆن کار لەسەرەوە بکەین گەشتیاری ئاینیش بێنینە هەرێمی کوردستانەوە؟ خاڵێکی زۆر مهمە ئەما بەڕاستی وا بزانم دەبێت دەستەی گەشت و گوزار زیاتر بایەخ بەم بوارەدا بدەن زیاتر بایەخ بەوەی بکەنکەوە چۆن بەرنمەیەکی دۆکمەیان هەبێت بۆ گەشە پێکردنی ئەوەی ئەمە لەلایەن خۆمان وەک لایانی جێبەجێکار وەک لایانی تەنفیزی ئەوەی پەیوەندی بە ئێمەوە هەیە دەتوانین هەماهەنگ و هاوکار بین بەڵام بە پێ تەخەسوسی کار و بە پێ ئەوەی هەر لایەنەکوە ئیشی خۆی دەکات حتمما ئەمن وا بزانم دەبی زیاتر یعنی دەستەی یعنی گەشت و گوزار یعنی بڕیار بدا لەسەرەوە. ژمارەی گەشتیاران لە هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوودا لە ساڵی 2017 2 ملیۆن گەشتیار هاتۆتە هەرێمی کوردستان لە ساڵی 2018 3 ملیۆن و 576,042 گەشتیار هاتۆتە هەرێمی کوردستان لە ساڵی 2019 ئەم ڕێژەیە بەرز بۆتەوە بۆ 3 ملیۆن و 789,983 گەشتیار لە ساڵی 2020 هاتنی گەشتیاری بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە کەمی کردووە ژمارەکەی 845,747 گەشتیار بووە. بۆ ساڵی 2021ش تا کۆتایی ئەم ساڵ ژمارەی گەشتیاران بۆ 3 ملیۆن گەشتیار بەرز دەبێتەوە.